کاریگەری پێگەی هەرێمی کوردستان لە ناوچەکە باشترکردنەوەی پەیوەندیەکانی نێوان هەولێر و تاران ئەم پرسە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز دکتۆر پەروێز ڕەحیم شارەزای سیاسەتی نێودەوڵەتی. دکتۆر بەخێر بێن. دکتۆر شتێکی نۆرماڵە کە لە نێوان دوو دەوڵەت و هەرێمێک پەیوەندیەکان بەرز و نزمەکەن، ساردی تێکەوێ، گەرموگوڕی تێکەوێ، بەڵام بوونی پەیوەندیەکی گەرم و گۆڕ لە نێوان هەولێر و تاران تا چەند گرنگەوە بۆ گرنگە؟ زۆر گرنگە. تۆ دراوسەکەت هەڵنابژێری. ئەوە یەکێک لە نەگۆڕترین فاکتەرەکانە لە پەیوەندی نێودەوڵەتیەکاندا. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم، ئەمە لەسەر بنەمای بەرژەوەندی و دراوسەیەتی باش و بەرژەوەندی هاوبەش بنیاد دەنرێ. یەک تاگلایەنە ناکرێ بەڕاستی. کۆمەڵێک ڕوودا و لەوانەیە کاریگەری یا فاکتەرێک بوو بێ بۆ دووبارە گەرمکردنەوەی ئەم پەیوەندیانە، لەوانەیە بۆ بینەرانی جێ پرسیار بێ چی وا دەکا بە ماوەیەکی کەمی چەند مانگە ئێران موشک بگرێتە هەولێر، بەڵام ئێستا لەم ئاستە بەرزە پێشوازیدا سەرۆکی هەرێمی کوردستان بکرێت. دەزانی یەکەمیان ئەوەیە کە ئێران لەم هێرشەیدا نەیتوانێت بیسەلمێنێ ئێرە بنکەی ئیسرائیلی لێیە و تەنانەت دۆستەکانیشی لە بەغدانیان توانی پاڵپشتی لێ بکەن. ئێمە لە بیرمانەکە قاسم عاڕەجی چی دەوت، ئەو وەفدەی پارلەمان کاتبوونە ئێرە، هەموو ئەمانە ئەمە زۆر گران وەستایەوە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەوەیە کە لەم هاوکێشە نوێیانەی پاش 7 ئۆکتۆبری ساڵی 2023 چاوەڕوان دەکرێت ئەمە بە ئاسانی تێنەپەڕێ، کۆمەڵک نەزمی نوێ بێتەکایەوە. لێرە دەری خست کە ئێران تا گوشار لە هەرێمی کوردستان بکە، بە پێچەوانەوە هەرێمی کوردستان خەریکە لە ئەکتەرەکانی تر نزیک دەبێتەوە. سەردانی سەرۆکوەزیران بۆ نمونە بۆ ئەمریکا، سەردانی ئۆردۆغان بۆ عێراق، سەردانی سەرۆکوەزیرانی عێراق بۆ ئەمریکا، هەموو کۆمەڵک ئاماژەی ئابووری، سیاسی، ئەمنی، دیبلۆماسی بوون کە خەریکە هەم عێراق هەم هەرێمی کوردستان بەهۆی ئەم گوشارانە لە کاتێکدا هەرێمی کوردستان و عێراق بەگشتی، ئەمە جگە لە سووریا و لوبنان و ناوچەی تر، بە بازنەی یەکەمی بەرژەوەندەکانی ئێران، بازنەی خێرای یا ئاسایشی ئێران دادەدرێن. ئەمە لەلایەک ئەم ساردیە، ئەم بارگرژیە وای کردووە کە کاریگەریەکی تری لەسەر ئێران هەبێ، جگەلەوەی کە ڕۆڵی ئەکتەرە با بڵێن ڕکابەرەکانی ئەگەنەڵێن نەیارەکانی بەرز کردوتەوە، هەرێمی کوردستان بەدووی دۆزینەوەی بەدیل دەبێت، ڕۆڵی تورکیا لێرە بەرز دەبێتەوە، ئەمریکا زیاتر خەریکە عێراق لەو مەنزومۆیە دوور دەکات. شتێکی تر ڕووی داوە. ئێران لە گوشارێکی بێوێنەی ئابووری بازرگانیدایە. عێراق دەرچێکی یەکجار زۆر گەورەیە. لێرە ئاڵ و گۆڕەکان لە نێوان عێراق و ئێران و هەروە هەرێمی کوردستان و ئێران دەبینین نزمبوونەوە بەخۆیەوە دەبینێت و تورکیا ئەم بۆشایە پڕ دەکاتەوە. لە نێوان هەرێمی کوردستان و تورکیا لەگەڵ هەرێمی کوردستان و ئێران تورکیا لە پلەی یەکەم. دەزانی بەراورد ناکرێت لە کاتێک ئێران خۆی بە نزیکتر دادەنێت لە تورکیا، هەم لە زیاتر لە 600 نزیکی 650 کیلومتر سنووری هاوبەش لە نێوان تەنیا هەرێمی کوردستان و ئێران، جگە لە نزیکەی 1400 کیلومتر لە نێوان ئێران و عێراق بەگشتەکەی. ئەم سنوورە، ئەم هاوبەشیانە و هەروەها ئێران کە پاش 2003 خۆی بە جۆرێک بە هێزی یەکەم دادەنێت لە هاوکێشەکاندا، هەز دەکا کەمترین بەرژەوەندی ئابووری و بازرگانەکانی دابین دەکرێت لە کاتێکدا بازاڕێکی زۆر باش، عێراقێکی دەوڵەمەند کە مانگانە تۆ سەیری ئەم داهاتەی دەکەی و ئێرانێک کە لەژێر گوشارێکی بێوێنەدایە. ئەگە بە سەیری ئامارە و داتاکانی فەرمی ئێران بکەی، سەتا نزیکەی زیاتر لە 30 میلیۆن ئێرانی بەپێی ئامارەکانی ناوەندی ئاماری ئێران و هەروەها ناوەندی لێکۆڵینەوەی ئەنجومەنی شورای ئیسلامی لە ئێران کە دوو ناوەندی زۆر گرنگن بێجگە بانکی ناوەندی، سەیرەکەی 30 میلیۆن کەوتۆتە ژێر. ئەمە ڕقەمانە زۆر گەورن، هێڵی هەژاریەوە، جگە لە بەرزبوونەوەی ڕێژەی هەڵاوەسان کە لە پاش 1940 خۆیان دەڵێن هەفتەی ڕابردوو بێوێنەیە. باشە ئامارەکانی بانکی جیهانیش ئاخر ئامانگ هەفتەی پێشەوە کە لە بەردەستمانە، ئەوانە پێی دەڵێن ئەم بارگرژیانە تەسیری کردووە وەوە دابەزیوە کە گەیشتۆتە نزیک 2.4 میلیارد لە کاتێک پێشتر یەکجار زۆر لەمە بەرزتر بوو. بۆیە ئەمەش فاکتەرێکی دیکەیە، جگەلەوەی کە بەردەوامی ئەم بارگرژیانە بە پێچەوانەوە نەک ئاسایشی ئێران ناپارێز، ئەوەی کە جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان باز دەکا، باز لە ئاسایشی هاوبەش دەکا کە ئاسایشی هەر لایەنەکان بریتیە لە ئاسایشەوی تر و ئێمە هیچ کاتێک هەڕەشە نەبووینە لەسەر با بڵین ئاسایشی ئێوە.
ئێران بیری دەکردەوە کە لەوانەیە کۆماری ئیسلامی وای بیر دەکردەوە هەرێمی کوردستان تێوەگلابێک لە پیلانێک دژی ئاسایشوی لە کاتێکدا هیچ فاکت و بەڵگەیەک ئەرگومنتێک لەسەر ئەوە بوونی نەبوو بە پێچەوانەوە هەرێمی کوردستان بەردەوام پێداگری کردووە کە لەسەر بنەمای ڕێزی هاوبەش بەرژەوانیە دوورکەوتنەوە لە یەکتری ئەو بڕوایی لای ئێران دروست کردبوو دەزانی بەداخەوە بۆ نمونە کۆماری ئیسلامی ڕوانگەیەکی ئاسایشی هەیە ئەگە من بە یەک ڕستە بڵێم کە سەرۆکی هەرێمی کوردستاندا لە چی سەرکەوتوو بوو لەم سەردانەدا پێشەوەی هێشتا جەنابیان بگەڕێتەوە دەتوانم بڵێم بە نائاسایشیکردنی ئەم پەیوەندیانە بە تەواوی پرسی کورد بەگشتی و هەرێمی کوردستان لە قاڵب و چوارچێوە و گۆشەنیگا و ڕوانگەی ئاسایشی دەخوێنراوە کە لەم چوارچێوە خوێنتەوە تۆ ناتوانانی پەیوەندێکی نۆرماڵی دیبلۆماسی و سیاسی و بازرگانی و ئابووری تەبێ و ئەمە زیانی بە بەرژەوەندەکانی وانگەیان و لە لایەکی تریش بیریش نەکەینەوە هەرێمی کوردستانیش ئەکتەرێکی گرینگە باڵانسێرە لە عێراق سەرنجدان ڕادەکێشم بۆ دوو ڕوودا و سیرکەن کاتێک کە تورکیا سەردەمانێک هەڕەشەی دەکرد پاش 2005 کە سەرۆک بارزانی وتی دەبێ ژاندارم و دەبابەی تورکی بەسەر جستەی مندا تێپەڕێ بێتە هەرێمی کوردستان پاشەوە تورکیا تێگەیشت پراگماتیز بوو بزانە ئاسی بەرژەوەندیەکانی گەیشتە کوێ قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی کە وای لە هات پرس و کرانەوەیەک دروست بوو قازانجی کرد بە پێچەوانەوە ئاسایشی پارێزرا سیرکەن کاتێکیش کە ئەم پاش ئەم موشکبارانەی هەولێر دوایینیان کاتێک دووبارە سەرۆک بارزانی پێداگری کرد من ئەو کاتە بیرم کردەوە وتم ئەم پێداگریە بە قازانج دەشکێتەوە چونکە ئێستا سەردەمێکە کە تۆ ناتوانانی ئەکتەرە نادۆڵەتەکان فەرامۆش بکەیت چونکە ڕاستە ئێمە قەبارەی هێز و ئەوەمان نییە کە بمانەوێ و نامانەوێ وەمە لە پلان و ئەجندای ئێمە نییەکە ببینە هەڕەشەیەک بۆ ئاسایشی کۆماری ئیسلامی بەڵام نائاسایشی ئێمە بریتی نییە لە ئاسایشی کۆماری ئیسلامی بەڵکو لێرە ئێمە کۆمەڵی ئاسایشیمان هەیە ئاسایشی هاوبەشمان هەیە دکتۆر ئێستا بوونی پەیوەندیی باش لە نێوان هەولێر بەغداد تاران تا چانەتوانێت ببێتە فاکتەرێکی سەرەکی سەقامگیری لە ناوچەکە سیرکەن مختدا سەر لە دەرەوەی پرۆسی سیاسیە بە جۆرێک لە جۆرەکان هەلبوسی کراوەتە دەرە دوایین ڕاگەیاندراوی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان کە ڕستەیەکی تێدایە کە دەڵێ لەوانەیە خوێندنەوە یا پێداچوونەوە و ئەگەری کشانەوە لە پرۆسی سیاسی باز دەکا ئێرانەکان نیگەران دەکا تۆ سیر کە لە ناو خودی چوارچەوەی هەماهەنگی ناکۆکی هەیە لە دەرەوەش هێزێکی گەورە بە ناوی مقتدا سەدر هەیە لەلایەکی تر بۆشاییەک و لێکترازانێک لە نێوان جەماوەر و دەسەڵاتی سیاسی هەیە ئەمانە ئێران نیگەران دەکا هەر ناسەقامگیرێکی سیاسی تەنانەت ئاسایشی وا دەکا کە بەرژەوەندیەکانی کۆماری ئیسلامی بکەوێتە مەترسیەوە ئەگەر تەسەوڕکەن ئێوە تەسەوڕکەن لە خراپترین حاڵەتدا کە باردۆخی سیاسی لێرە تێک بچێت لە عێراق بەغداد مەبەستمە بزانە ئێران قازانج دەکا یا زیان دەکا لە کاتێکدا تێکچوونی باردۆخی سیاسی و ئاسایشی لە عێراق کاریگەری ڕاستەخۆ لەسەر سووریا و لوبنان کە بە ناوچەی نفوزی خۆی دادەنێ ئەوەی بە هێلالی شیعی بۆیە هیچ لە قازانجی کۆماری ئیسلامی نیە و لە قازانجی ئێمەش نییە چونکە ئێمە دەزانین ئەوانەی کە لە بەغدا دەسەڵاتیان بەدەستەوەیە هێزی نزیک لە کۆماری ئیسلامی و کۆماری ئیسلامی دەتوانێت ڕۆڵی هەبێ لە کەمکردنەوەی ئەم بارگرژیانە کە لە نێوان هەولێر و بەغدایە بۆ نمونە سیرکەن کاتێک ئێمە پەیوەندەکانمان دەگەڵ کۆماری ئیسلامی بار هۆکارێک تێک دەچێت گوشارەکان لەلایەن بەغداوە زیاتر دەبێت لەسەر ئێمە وە پێچەوانەی هاوکێشەکەش ڕاست شارەکان ئەگەڕێنەوە بۆیە بەڵێ ڕێک وایە بۆیە لێرەدا ئەم ئاساییکردنەوەی پەیوەندەکان وە دەگەڕێمەوە جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان کاتێک کە ئەم پەیوەندیانە لە بواری ئاسایشی دەردێنێ بە جۆرێک نائاسایشیان دەکا ئەمە دەتوانێت ڕۆڵی هەبێ و ئەمە دەبێت ببینین ئەمە لێرە لە چەند ڕۆژ چەند هەفتە یا چەند مانگی داهاتوو بزانین ئەم سەردانە و ئەم بە نائاسایشکردنە چۆن کاریگەری دەکاتە سەر چارەسەرکردنی لایانی کەم بەشێک ئەگەر هەمویان نەبێت لە کێشەکان لە نێوان هەولێر و بەغدا بەڵێ بەڕێز دکتۆر پەروێز ڕەحیم شارەزای سیاسەتی نێودەوڵەتی سوپاس لە ستۆدیۆ ئامادە بۆ سوپاس بۆ شیکردنەوەکانتان دکتۆر بەخێرات